ئەگەر ڕووداوێکی هاتوچۆت بینی چی ئەکەیت؟ لە کاتی ڕوودانی ڕووداوێکی هاتوچۆ ڕەنگە تۆ یەکەم کەس بیت کە دەگەیتە شوێنی ڕووداوەکە و فریاکەوتن و بەهاناوە چۆن بکەیت. وەک یەکەم کەس ئەگەر ویستت بیکەیت پێویستە پابەندی ئەم خاڵانە بیت. یەکەم کارت ئەوە بێت چواری داگرسێنیت و لە دوای ڕووداوەکەەوە ئۆتۆمبیلەکەت لە دووریەکی باش پارک بکە. دووهەم ئەوەندە گەشتیتە سەر ڕووداوەکە گەر هەبوو هێلێکێکی فسفۆری بەکاربێنە بۆ سەلامەتی خۆت، ئەگەر نەبوو باجلێکی سپید لەبەردا بێت. سێهەم ئەو ئۆتۆمبیلی تووشی ڕووداو بووە بیکوژێنەرەوە. چوارەم شۆفێر و سەرنشینان دەربکە و بیانگوازەرەوە بۆ شوێنێکی سەلامەت دوور لە شوێنی ڕووداوەکە. نابێت ئەو کەسانی بە سەختی بریندار بوون بیان جوڵێنین مەگەر ناچار بیت کە ژیانیان لە مەترسیدا بێت. پێنجەم سێگۆشەی فسفۆردا بنێ و شوێنەکە پارێزراو بکە. ڕێنمایی بدە بە شۆفێرانی دیکە بە کەمکردنەوەی خێراییەکانیان. شەشەم پەیوەندی بەلایەنە پەیوەندیدارەکان بکە. ئەگەر شەحنت پێ نەبوو داوای هاوکاری لە کەسێکی تر بکە بۆ پەیوەندیکردن. حەوتەم دڵنیابەرەوە لەوەی کە هیچ کەس جگەرە نەکێشێت لە نزیکی شوێنی ڕووداوەکە. هەشتەم و کۆتاخەڵ ئەگەر ئاگرکوژێنەوەت پێبوو ئامادەی بکە و تەنها لە کاتی ئاگرکەوتنەوەدا بەکاری بهێنە.